بەرهەمهێنانی یەکێکی تر لە فیلمە کوردەکان کە بێگومان یەکێکە لە فیلمە هەرە جوان و ناوازەکان کە لایەنێکێک لە دەرهێنەرە هەرە تایبەتەکانەوە نووسراوە کە ئەویش ئەرسەلان ئەمیریە بێگومان یەکێکە لەو دەرهێنەرانی کە هەم سینارێستاوە هەم کاری لەسەر بەرهەمهێنانی فیلمی کورد و هەروە فیلمی دۆکومنتاری کردووە. فیلمی زاڵاوای یەکەم فیلمی درێژی ئەم هونەرمەندەیە و ئەم فیلمە توانیوێتی لە پێشووترا بەشداری فستیڤاڵی فیلمی فەجر بکات و بتوانێت کێبڕکێکی زۆر باش بکات بۆ بردنەوەی خەڵات. دیارە خەونی بەشێک لە دەرهێنەرانی خۆڵین دەرهێنەرانی تەواوی جیهان و کاستی فیلمەکان ئەوەیە کە چۆن بتوانن فیلمەکانیان جارێکی تر بەشداری پێ بکەن لە نێو فستیڤاڵە جیهانیەکان. ئەوەی کابینین فیلمی زاڵاوەیەکێک کە لەو فیلمانی کە بە هەردوو زمانی کوردی و هەروە فارسی بەرهەم هاتووە و لە ئێستایا بەشداری لە یەکێک لە فستیڤاڵە هەرە گەورە سینەمایەکانی جیهانەکات کە ئەویش فستیڤاڵی ڤێنیسیایە. فیلمی سینەمایی زاڵاوان لە دەرهێنانی فیلمسازی کورد ئەرسەلان ئەمیری لە یەکەم بەشداربوونی جیهانی خۆیدا بەشداری 78مین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی ڤێنیسیاکات و یەکێک لەو 7 فیلمە بەشدارن کێبڕکێ لە بەشی پێشبڕکێی هەفتەی ڕەخنەگرانی ئەم فستیڤاڵاکات و لەم بەشەدا نمایشەکرێت. لەم فیلمەدا بە دوو زمانی کوردی و فارسی بەرهەمهێنراوە و سەمیرا بەرادەری و ڕۆحڵە بەرادەری بەرهەمهێنەری فیلمی زاڵاوان و فیلمەکە لە نزیک شاری سنا وێنەگیراوە. زاڵاوە یەکەم فیلمی سینەمای ئەرسەلان ئەمیریە وەک دەرهێنەر هەر یەک لە ئەکتەرە بەناوبانگەکانی سینەمای ئێران نەوید پورفەرەج، پوریا ڕەحیمی سام، هەودا زەینۆل عابیدینی و باسەد ڕەزایی و شاهۆ ڕۆستەمی و فەرێدون حامدی و ژمارەیەکی بەرچاو لە ئەکتەرە بەتوانەکانی کورد ڕۆڵی تێدا بەرجەستە ئەکەن.